هەندێک بەڵێن و تا ئەندازێک بڕیارمان لە زاری جەنابیانەوە بۆ پەرلەمانتاران ڕوون کرایەوە لەوانە کاراکردنەوەی سندوقی نیشتەجێبوون بۆ هاوڵاتیانی کەم دەرامەت بۆ دابینکردنی شوێنی نیشتەجێبوون بەنسبەت ئێمەوە لە لیژنەوە دانکردنەوە لە پەرلەمانی کوردستان ئەو بڕیارێکی دڵخۆشکەرە بۆ هاوڵاتیانی کوردستان و ئەنجومەنی وەزیریان بڕیاری داوە 9004 یەکەی نیشتەجێبوون کە لە ماوەکانی پێشوو لە کابینەکانی پێشوو دروست کرابوو بەڵام تەواو نەکرابوون ئێستا لەگەڵ ئەو 20,000 یەکەی کە لەسەر سێکتەریەوە بەرێران دروست دەکرێ بڕیار دراوە ئەو 9004 یەکەیە بۆ هاوڵاتیانی کەم دەرامەت تەواو بکرێ بۆی بتوانن سوودمەند بن لێی ئێمە لە پەرلەمانی کوردستان چاودێرە بین بزان تا چەند ئەو بڕیارانە جێبەجێکرێ ئەویش دروستکردنی دوو تونێلە لە دەربەندیخان کە گەرمیان و سلێمانی پێکەوە بەستێتەوە و دیسان ئەوە داواکاریەکی هەمیشەی لیژنەکەمان بۆ لە پەرلەمانی کوردستان و داواکاری تەواوی هاوڵاتیانی گەرمیانیشە بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە وەزارەتی ئاوادانکردنەوە پێشنیارێکیان کردووە بۆ ئەنجومەنی وەزیران کە مانگانە 10 ملیۆن دۆلار لە پارەی نەوت دابین بکرێ یان تەرخان بکرێ بۆ ئەوەی کە ڕێگاوبانەکانی پێچاک بکرێ و ڕێگاوبانەکان ۆژەم بکرێتەوە ئەوانشی کە تاوا نەکراوەتەوە بکرێت هەموو ئەو پرسیارانەی کە بەڕێزان پەرلەمانتاران لایەن دروست بوو وەکو پێویست وەڵام درانەوە بە تایبەتیەوەی کە ئێمە تەرکیزمان لەسەر کردووە هەوڵدانە بۆ تەواوکردنی ڕێگا دووسایدەکانی نێوان پارێزەکانی کوردستان هەروەها تەواوکردنی یەکەکانی نیشتەجێبوونە کە 9004 یەکەیە کە لە ساڵانی دوای 2014 بەوەی قێرانی داراییەوە وەستاوە.